عامی کوردستانی پارتی دموکراتی کوردستان 38 کورسیە سەرۆکی هەرێمی لایە سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی لایە سەرۆکایەتی دیوانی سەرۆکایەتی هەرێمی لایە هەموو عیلاقاتی دەرەوەی لایە کە طبعا ئەنجومەنی ئاسایش خۆی دەوڵەتێکە لە ناو دەوڵەتێکی ترە سەرۆکی حکوومەتی لایە وەزارەتی سامانە سروشتیەکانی لایە لە بارێکیە ئەم کێشەیە بۆ ڕاستکردنەوەی ئەو ناباڵانسیە کە لە بینی پارتی و لایەنەکانی ترا دروست بووە یەکێتی و گۆڕان بە 42 کورسیان هەیە سری دەسەڵاتی پارتی بکە لە هەموو مەلەفەکانە سری دەسەڵاتی ئەم دوو هێزەش بکە لە ڕاستیەوەی کە ئێستا ئێمە لە پێشەنجی ئەم ململانەیەین کە من بۆ خۆم پێم شانازێکی گەورەیە ئەبێ باڵانسی هێز لە کوردستانی عێراق ڕاست بکرێتەوە بەشێکی پێوەستە بە سەرۆکایەتی هەرێم بەشێکی پێوەستە بە ئەنجومەنی ئاسایش بەشێکی پێوەستە بە سەرۆکایەتی حکوومەت طبعا ئاخر ئەزمە دەری خست کە یەکێکی تر لە قەیرانەکانی هەرێمی کوردستانەوەیە کە کەسێک هەیە بەناوی نێچیروان بەرزانی زەلیلی دەستی حیزبەکەیەتی زەلیلی دەستی مەکتەبی سیاسیەکەیەتی چی لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیا پێ بووترێ ئەوە جێبەجێەکە وەکو دەتای لە ئاخر جارە پیاوتووە ئەوەی لەم کۆبوونەوەی بڕیارە درێت تۆ بێ بچی لە حکوومەتە بحەذافیری جێبەجێ بکەیت